والله بوقسك نزيات الله سلام برسا مريز نبز عبد الحميد قائم قضاينا وديه الليله الاستوديو ميان معنا مريز نبز عبد الحميد بخير بن سواس با مدبونتان چرا کار جیرا و تبر برام کارگی و خاونی کارگک اكيد همو كيسك سر هەڵدەداتن هەر لیژنەیەک ئەمە لە هەولێر چەندین لیژنەمان هەیە هەموو فەرمانگەکانی تایبەتمەند وەکو تەندروستی چاودێری بازرگانی ڤێتەرنەری گەشت و گوزار ئەوانە هەموو لیژنەی تایبەت بەخۆیان هەیە جگە لەو لیژنەی وەکو لیژنەیەکی باڵا کە لە قامیەت هەیە لیژنەیەکی هاوبەشە کە ئەو لیژنانە ڕۆژانە سەردانی شوێنەکان دەکەن هەر کەیسێک سەر هەڵدەداتن ئەکید بە پێی یاسا و ڕێنماییەکان مامەڵەی لەگەڵ دەکرێتن زۆربەی زۆری پەڕای و لێکۆڵینەوەی لۆ دەکرێتەوە ڕەوانی بەردەستی دادوەر دەکرێتن لۆ ئەوەی کەوا سزای یاسایی وەگری بەشێکیان لە ڕێگای لیژنەکانەوە سزا دەدرێتن سزایەکانیش بریتینە لە داخستنی شوێنەکە هەروەها داخستنی کاتیان ئەکید هەموو داخستنە کاتیە بەڵام ڕۆژەکە جیاوازە بەڵام هەش بووە شوێن هەبووە بە یەکجارێکی داخراوە لەبەر ئەوەی ئەو شوێنە بە هیچ شێوەیەک ڕێگە پێدراو نەبووەکەوە بە بەردەوامی کار بکاتن داخراوە بە یەکجاری بەڵام زۆربەی زۆری بە کاتی دادەخرێت لەوەی سزا بدرێتن ئامانز لە کاری ئەو لیژنانە ئەکید چاکردنی ئەو شوێنانەیە هیچ کاتێک ئامانز نەبووە لەوەی کەوا کەسێک کە کار و کەسابەت دەکەن کە زیانی پێبگاتن بەڵام ئەوەی هەڵە دەکە دەبی سزای خۆی وەگریتن ئەوەی کە سزایەکانیش بریتە لە داخستن لە پێبژاردن هەروەها لە ناوبردننی ئەو کاڵایانەی کە وا دەستی بەسەردا دەگیرێ بە پێی ئەو ڕێنمایانەی کە هەیە بەڵێ ئێستاوی ئەم کردوێتی ڕەنگە بکەوتایەتە ناو بازارە و ناشزانین کەوتووە یان نایەوە دڵنیا بوونەتەوە کە ئێستا چپس لەو پەتاتێ دروست نەکراوە لەو پەتاتێ چپس دروست نەکراوە نەخراوتە بازارەوە یاخود هەر لەوێ بۆ جارێ ئەوەی ئەوڕۆ لیژنەکانی چاودێری بازرگانی لەگەڵ ئاسایش چوونە سەردانیان کرد ئەوە کارگەیەک بۆ دروستکردنی جبس لە سنووری قەزای دەشتی هەولێر بووە بەڵام بە دڵنیاییەوە لە ڕێگای ئەو لیژنەوە کاردانەوە لەگەڵ ئەو کەسە دەکرێتن لێکۆڵینەوەش دەکرێتن ئەمە زۆر جاران دەستگا ئەمنیەکانیش کە نوێنەریشان هەیە لە لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت سەرچاوی زانیاریەکان بووینە هەروەها هاوڵاتیانیش سەرچاوی زانیاریەکان بووینە ئەکید بە دوواداچوون دەکرێت لە شوێنەکان ئایا ئەو کارگەیە بەرهەمەکەی بەو شێوەیە کە لەو پەتاتەی کە تێک چووە هاتووتە بازاڕیان نەهاتووە ئەو لێکۆڵینەوەی لێ دەکرێت و لەسەر ئەنجامی ئەو لێکۆڵینەوەوانە ئەنجا سزایەکە دەدرێتن سزای ئەو کەسە سزای شوێنەکە دەدرێتن بە دڵنیاییەوە ئەوەی دەستیشی بەسەرداگیراوە هەمووی لە ناو دەبردرێتن بەپێی ئەو ڕێنمایانەی هەیە دەبی بابەتی ژینگەیی ڕەچاو بکرێتن بابەتە تەندروستیەکان ڕەچاو بکرێتن لۆیە هەر کاردانەوەیەک هەر ڕێکارێک کە دەگیرێتە بەر دەبی لە ڕێگای لیژنەکان بیتن کۆنووز ئامادە دەکرێتن ئەوەی وەکو باسم کرد پێویستی بە دادگاژبی ڕەوانەی بەردەستی دادوەر دەکرێتن لەوێ بڕیاری لەسەر دەدرێتن ئێمە زۆر جار حاڵەتەکان هەبووە هەر ئەو هەفتەی ڕابردوو ئێمە 4 کەس دەستگیر کراوەکەوە گۆشتی قەدەغەکراویان هینایە هەوڵیان داوە داخلی هەولێری بکەن بەڵام لە ڕێگای ئاسایشی بازگەکان دەستی بەسەرداگیراوە تونکردنی دەواازەکان زۆر گرنگە ئەوەی ئێمە ئەو هاوکاریی لیژنەکانیش هەیە و لەگەڵ ئاسایشی بازگەکان لە هەولێر زۆر باشە بەدەیان جار دەرمانی ماوە بەسەرچوو دەرمانی قاچاق هەروەها خۆراک کە گرنجێکی زۆری پێدەدرێت دەستی بەسەرداگیرا و ڕێگری لێکراوە کە بێتە ناو شار هەروەها کۆگاکان ئەو لیژنانەی کە ڕۆژانە لە شار دەردەچن پشکنینی شوێنەکان دەکەن سەردانی شوێنەکان دەکەن گرنجێکی تایبەتیش بە کۆگاکان دەدەن ئێمە چەند کۆگا هەیە لە هەولێر بەڵام لێم بە هەزاران کۆگایە کۆمەلگای کۆگاکان لەسەر ڕێگای گوێر ئەوە لیژنەکان بە دوواداچوون و چاودێریەکی تایبەتی ئەو شوێنانە دەکەن لەبەر ئەوەی ئەو کۆگایانە سەرچاوی سەرەکینە لۆهێنانی ئەو خۆراکە و کاڵاوشتومەکانە کە دێنە ناو بازاڕەکان لە مارکێتێک ئەمە دوێنێ یەک لە مارکێتەکانی شاری هەولێر کە هاوڵاتی زانیاری بە ئێمەدا کەوا جبسەکی ینی ئەو زانیاری ئامادە زانیاری لە هاوڵاتی شۆر بگرن لەو کاتێک بەردەواکە گومان هەیە لە خراپبوون یان لە خراپەڵگرتن ئەمە هەر کاتێک کە زانیاریمان پێدەگا لیژنەکان کۆ دەکرێنەوە زانیاریەکان بە دوواداچوونی لێ دەکرێت و ئەو لیژنە ڕاستەوخۆ هەر کاتێکیش بیتن شەو بیتن پشوبی سەردانی ئەو شوێنە دەکات زانیاریەکە زۆر جار دروستە زۆر جاریش زانیاریەکان و خۆی دەرناچێتن بەڵام هەردەمیش داوامان لە هاوڵاتیان کردیەکەوە زانیاریمان پێ بدەن لەبەرەوەی ئەگەر ئێمە
هاوڵاتی زانیاریمان پێ بدە زووتر دەگەینە شوێنەکان خۆتان دەزانن شارێکی وەکو هەولێر بەو گەورەیە بەو خەبارەیە احتمال لە لیژنەکان بە کاتێکی گونجاو نەتوانن بگەنە هەموو شوێنەکان هەموو مارکێتەکان بەڵام ئەوەی کە باسمان کردەوە یەک لە مارکێتەکان بوو کە سەردانی کرا ڕاستە و جبسە لەوێ هەبوو بوونی هەبوو کە ماوەشی بەسەر چوو بوو یەک مانگ ماوەی بەسەرچوونەکەی مانجی 11 ئەم ساڵ بوو ئەم ئێستا لە مانجی 12 شوێنەکە داخرا پێبژاردننی دارایی شیرۆکرا چەندە خاوەنەکەی باسی لەوە کردکەوە ئاگدار نەبووینە هەڵەی کارمەندەچیان بۆ بەڵام مارکێتەکان کە چاگیریەوە بکەن کەم تەرخەمی هەبوومە پێشمان ڕاگەیان ئەگا هەڵەی ئەویش نەبیتن بەڵام کەم تەرخەمی هەبووە بابەتەکەش لەبەرەوەی پەیوەندی بە خۆراک بۆ هەیە پەیوەندی بە تەندروستی هاوڵاتی هەیە دەبی لێپێچینەوەی لەگەڵ بکرێتن ئەگەر لێپێچینەوەی لەگەڵ بکرێت ئەکی جارێکی تر هەستیارتر دەبیتن ئەوە دووبارە ناکاتەوە ئەو حاڵەتانەی کە دووبارەش دەبنەوە بەڕاستی ئەوەی کە پێشتر سزادراوە زۆر کەمن بەدەگمەن ئەو حاڵەتانەمان هەیەمە لە هەولێر کە جارێک پێشتر سزادرابی ئەو کەسە بۆ جاری دووەم و سێم پەنا بباتەوە ئەو سەر ئەگەر کەسێک بۆ دووەم جاریان سێم جار هەمان هەڵی ڕابردوو دووبارە بکاتەوە چ لە خراپەڵگرتنی خۆراک و تێکچوونی چ لە بەسەرچوونی خۆراک لە نێو شوێنەکانیانە سزاکانیان قورسەکەنیان هەر من باسم لە هەندێک شوێن هەیە کە داخستنی یەکجاری بووە ڕاستی شوێن هەبووە بەردەوام بۆ لەسەر ئەنجامدانی ئەو هەڵانە ئەو سەرپێچیانە ئێمە بە یەکجاری دامان خستووە کۆگا هەیە بە یەکجاری دامان خستووە ئەکید سزایەکەی تونتر دەبیتن لەوەی جاری پێشتر بەڵام هەموو جۆرە سزایەکیش ئەمە بڕیارەکە بڕیاری تاکە کەسی نییە بە پێ ڕێنماییەکان ئێمە ڕێنمایی داراییمان لەبەردەستدایە و یاساشمان لەبەردەستدایە ئەمە هەر کاتێک ئەو لیژنانە بە باشیان زانی بە پێویستیان زانی ئەو کەسە سزای یاسا وەگریتن سزا بدرێتن ئمە ڕەوانەی بەردەستی دادوەرمان کردێ بە سوپاسەوەش دادوەرەکان لەو بابەتە هەماهەنگن لەگەڵ ئێمە زۆر جار ئێمە ئەو پەیوەندی لەگەڵوان هەمانە و دوای ئەوەی کە ڕوونکردنەوەکانیان لۆ دەنێرین کەیسەکە یەکلایی دەکرێتەوە لە لای ئەوان و سزایەکان سزای توندیان دەدرێت بەڕاستی دڵنیا دەنا خەڵکی هەولێر کە ئەوەی لە تواناتان نابێت بە زیاتری شەوەیکەن بۆ ئەوەی خۆراکی ماوە بەسەر چوو نەگاتە ماڵەکان هەرچەندە ڕەنگە 100% ئەرکێکی قورس بێت بۆ پێی شوێنەکان زۆرن کۆگاکان زۆرن بەڵام ئەو دڵنیایە دەن کە ئەوەی لە تواناتاندا بێکن ئەمە دڵنیایی ئەوە دەدەین کەوا لیژنەکان هەر هەموو لیژنەکانی کە لە هەولێرن چ لیژنەک هاوبەشەکانی قایم قامیەت چ لیژنەی ئەو فەرمانگانەی کە لە سەرەتاوە ئاماژەم پێکرد کە بە دوواداچوونەکانیان بەردەوام دەبی پشکنینەکانیان لۆ کۆگاکان لۆ مارکێتەکان بەردەوام دەبیتن بەڵام پێویستمان بە هاوکاری هەموو لایەکە بەڕاستی دەواازەکان زۆر گرنگە دەواازە سنووریەکان ئەمە بەداخەوە لە بەشێک لە دەواازە سنووریەکان زۆر جار دەستمان بەسەر خۆراک داگرتووە بەسەر کاڵاو شتومەک داگرتووە کەوا خۆی لە خۆیدا بە بڕیارێکی وەزارەتی معنی ڕێگە پێدراونێ بەڵام لە دەواازە سنووریەکە بە فەرمی ڕێگەیان پێداوە ئەوەشمان ڕاگەیاندووە پێویستمان بە هاوکاری هەموو دەواازە سنووریەکانە ئەو کوالێتی کۆنتترۆل بەهێزتر بکرێتەوە لە دەواازەکان ئەو خۆراکانەی کە بە پێی مواسەفاتی وەزارەتی تەندروستی بازرگانی کەوا بەپێ ئەو مەرجوڕێنمایانە نییە داخل نەکرێتن ئەو کات ئەکید ئەرچی لیژنەکانی ناوشار ئاسانتر دەبیتن باشتر و زیاتر دەتوانن بەڕز نەبەز عەبدولحەمید ئەو دەرمانە ماوە بەسەرچووی کە بە قاچاق هاتووی شێرپەنجە کەیسەوە بەکوێ گەشتۆکارەکانەکەیەوە ئەوە دەکرێتە کەیسێکی یاسایی لەبەرەوەی دەرمان زۆر بابەتێکی گرنگە ئێمە لە ڕێگای ئەو لیژنانەی چ لە KMC کوالێتی کۆنتترۆلی دەرمان و لیژنەکانی قایم قامیەت کە کاری لەسەر دەکەن زۆر بەوردی متابعە دەکرێتن ئمە پێشماوەیەکیش زیاتر لە 80 تۆن دەرمانمان لە شوێنێک دەست بەسەرداگرت و کراکەی سوڕەوانەی دادگاش کرا لە هەولێر بە بەردەوامی چ لەگەڵ ئەو لیژنەی کە لە کوالێتی کۆنتترۆل هەیە چ لەگەڵ لیژنە هاوبەشەکەی قایم قامیەتەیە سەردانی مەدخەرەکان دەکرێت سەردانی دەرمانخانەکان دەکرێتن دەرمانی قاچاق گرنگی پێدەدرێتن هەر دەرمانێک لە بازارەکان یاخود ببوورە لە دەرمانخانەکان دەفرۆشرێت دەبی ستیکەری کوالێتی کۆنتترۆلی وەزارەتی تەندروستی هەرێمی پێوە بیتن بە پێچەوانەوە ئەو دەرمانە ڕێگە پێدراونێ گریمان دەرمانێکی باشیشە بە سوودی شەل بۆ نەخۆش بەڵام هیچ دەرمانێک لە دەرەوەی چوارچێوەی کوالێتی کۆنتترۆل نابی بگاتە بەردەستی هاوڵاتی ئێستاش لەسەر نرخی دەرمان کاری باش ئەنجام درراوە ئەکید ئەنجامەکەشی لە ئایندەدا بە دیار دەکەوێت لەبەرەوەی وەزارەتی تەندروستی یەک لە کارەکانی کە
گرنگجی پێداوە ئێستا یەکگرتنی نرخی دەرمانە لە هەموو دەرمانخانەکان کە زۆر جار گلەی هاوڵاتیان لەوەی لۆمە هاتووەکە لە دەرمانخانەیەک نرخەکە لە دەرمانخانەیەشتر نرخ. بەڕێز نەباز عەبدوڵحەمید قایم قازای ناوەندی هەولێر لە ستۆدیۆ ئامادە بوویت. سپاس بە ئامادەبوونتان. بەخێرات.